سەرەتا لە منداڵێکی تەمەن 8 ساڵەوە دەست پێ دەکەین کە بەهرە و توانایەکی ڕادەبەدەری هەیە لە وەرزشێکی سەرکێشی و پڕمەترسی، ئەویش وەرزشی فڕینە. وەکەزانن فڕین بە پەڕەشوت یاخود پەڕەگلایدەر وەرزشێکی توانایەکی بەرزێوێ و سەرکێشیشە. ئەوانەی کە ئەفڕن چ بە تاک بێ چ بە جووت بێگومان کەشێکی جیاواز و چێژێکی جیاوازە بیرن. بۆ کەسێک کە مەشقێکی زۆری کردووە کارێکی ئاسانە، بەڵام بۆ منداڵێک کە تەمەنی 8 ساڵە کارەکە زۆر قورسە، بەڵام توانایەکی ڕادەبەدەری هەیە کە ئەم منداڵە بە 8 ساڵی ئەتوانێت بە تەنها فڕین بکە لە شاخەکانی کوردستان. منداڵێکی تەمەن 8 ساڵی کۆیە بە بچووکترین یاریزانی پەڕەگلایدەر دەئەنرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، واتە نەک تەنها لە کوردستان و عێراقدا. ئەویش ئەحمەد محەممەدی تەمەن 8 ساڵانە کە بچووکترین یاریزانی یانەی ئاسمانی هەولێرە بە پەڕەگلایدەر فڕین دەکا. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە بچووکترین یاریزان دەئەنرێت کە لەو تەمەنە بتوانێت بە تەنها فڕین بکات. ماوەی 3 ساڵە لەگەڵ باوکی مەشقی وەرزشی پەڕەگلایدەر دەکات. لە 2023ەوە لە شاخەکانی کوردستان فڕین دەکات. لە هەمان کاتیشدا کە باوکی ڕاهێنەرە لە پەڕەگلایدەر چەند ساڵێکە مەشقە سەرەتایەکانی فێر کردووە تا گەیاندوێت ئەو ئاستەی کە ئێستا بە تەنها فڕینەکە کە دواهەمین فڕینی لە شاری سلێمانی و لە شاخی گۆیژە ئەنجامدا. چاوەڕێی داهاتوویەکی گەشت لەم منداڵا کرێکە لە ئێستاوە دەتوانێت بۆ خۆی بچێتە ئاسمان و بە ئاسانیش بنیشێتەوە لەو خاڵی کە بۆی دیاریکراوە.